چەند خۆشە چەند سەربەرزین هەر جارەی لە حزوری قەڵەمێکی سەربەرزی نیشتیمانە بەهۆی دۆست و ئازیزانەوە بە مرۆڤە کەڵەکانی نیشتیمانەگەی. مامۆستا عەبدولکەریم شێخانی کۆیی کە ئەگەر کۆیە بە مانای کۆکردنەوەی ڕێگەکان بێ، مامۆستا عەبدولکەریم شێخانی کۆکەرەوەی ئێمەیە و لە چاو دیدەی ئەویشەوە ئینسانە باڵا بەرزەکانی کۆیە، وەکو حاجی خادری کۆیی مەزن و وەکو دڵدار و وەکو سێوەی هونەرمەند و وەکو عایلەی جەلیزادە و مامۆستا واری جەلیزادە و ئەوانەیتی هەم بە بیرمانایەتەوە هەم یادیان بە بەرزی و بە بڵندی ڕائەگرین. مامۆستا عەبدولکەریم شێخانی ئەو مامۆستایی کە لە دیدار و لەوتەکانی تێر ناخۆی، وەک چۆن ئەمڕۆ باسی قارەمانی و بەرخوردانی مرۆڤە بە ئەمرەکانی نیشتیمانە کرد بۆ بەرز ڕاگرتنی نیشتیمان. هەروەها ئەوەشی لە چاوانی ئەخوێنرایەوە کە لە 62 هەتاکوی ئێستا سەری دائیمە نەوی کردووە، بەڵام بۆ نیشتیمان هەرواش بە بەرزی ڕایگرتووە وەکو خەڵەمەکەی بۆ خزمەتی ئەدەب و خاک و نیشتیمان. مامۆستا عەبدولکەریم شێخانی ئێمە پێی سەربڵندین، دڵخۆشین، هیوا و ئومێد و ئاواتمانە خاتەوە ناو دڵ و دەروون. مامۆستا عەبدولکەریم شێخانی ئەو قارەمانێتی نوان و ئەو سەروەریەی بۆ مێژووی کورد و کوردستان و نەوەی ئێسا و داهاتوومان نەخشان، کاتێکە ئاگادار بوو شەڕی نەگریس و نەعلێت لێکراو لەلایەن مرۆڤە بە ئەمرەکانی نیشتیمانەوە برایە کوشت. ئەم ڕۆمانی گەورەی کوسکازان ساکی تەرجمەی کرد بە ناوی براکوژی بۆ ئەوەی بۆ ئەبەت کورد دەرس و عیبرەت وەربگرێ و بە نەعلەتی کا براکوژی. مامۆستا جان، ئێمە سەربەرزین بە جەنابتەوە، بوونت بۆ ئێمە بوونە بۆ نیشتیمان. هیوادارم هەموو ئینسانێکی بەدڵسۆز بۆ خاک، بۆ نیشتیمان، بۆ کورد، بۆ مرۆڤ، بۆ مرۆڤایەتی لای سەربەرزی و ڕەحمەت لە جەنابت بکاتەوە. هیوادارم قەت دڵت نەیەشێ بە شتێکە دڵت ئێشاوە، چونکە مرۆڤە بە ئەمەکانی نیشتیمان دائیمە جەنابتیان لە بیرە، لە عەقڵ و شعور و عاتیفەیانە دائیمە ئەژین. هەر ئەوەشە کە ئێمە هێناوەتە حوزوری جەنابت. سپاسی بۆ مامۆستا شاخەوان کە ئەو دیدارەی ڕێخستو بێنە حوزوری جەنابت. هیوادارین دڵسۆزت بین، هی جەنابت، هی خاک، هی نیشتیمان. ئەو ڕێگە پیرۆزەی کە جەنابت گرتووتە لە سەرەتای لاویتەوە تاکو ئێستا بە سەربەرزی هێناوتە. هیواداری ئێمەش بتوانین دەرسی خوڕاگرین لێوە فێر بین بۆ هیچ شتێک سەرنەوی نەکەین بۆ نیشتیمان نەبێت، هەر بژیت، هەر بمێنی تەمەن درێژ بێت. سپاسان دەکەم. اینجا مامۆستا شاخەوانی ئەگەر شتێکی تێفەرموو. زۆر سپاسی دەکەم کاکە دکتۆر، ئەگەر کاک شاخەوان کە سەرچێکتان هێنا بەسەرتان کردمەوە، گەورەیتان نواند، ئەو تەجوانەی کە جەنابەت ئێستا پێشکەشت کرد، ئەوە هەڵقوڵاوی دڵ و دەروونە پاکەی خۆتە، هەڵقوڵاوی بیر و باوەڕ پاکەی خۆتە کە لات نەداوە، هەڵیشت داوە بە هەموو شێوەیەک جگە لە خزمەتی نیشتمان، خزمەتی گەل، بە خەبات و تێکۆشان، بە ماندووبوون بە ماڵ و پارەی خۆت خزمەتی میلەت بکەی، خزمەتی گەلی کوردستان بکەی، خزمەتی ڕۆشنبیران بکەی و پشتیان بگری. ئەوە گەورەترین صفەتی ئینسانی بۆ وەفایە، چونکە هەموو کەس دەرەستی نابێتەوە بە سامان و بە سەروەت لا لە خەڵکی بکاتەوە ئاوری لێ بداتەوە، چونکە ئێمە لە ڕۆژگارێکدا دەژین پارە جێگای کەرامەت و شەرەف و ناموس و ئینسانیەت و جێگای کوردایەتی و جێگای نیشتمان پەروەری گرتووەتەوە. زۆر کەسمان دیت بە ناوی زر و دەی وێران بەدەم شتێک دەڵێ، بەڵام بەکردەوە نیشتمانی میلەت دەفرۆشێ. زۆر سوپاسی جەنابەت دەکەم بۆ ئەو تەیەکەوە منت بەسەر کردەوە، باسی منت کرد. ئەمە وەکو گوتم نیشانەی بە ئەمەکی بۆ وەفای خۆتە. سپاس مامۆستا گیان، وەڵی شەرەفمەندین. ڕەنگە هیچ شتێک لە ژیانەوە نەخۆش نەبێت کە لە حزوری پیاوە گەورەکانە دانیشی. بۆ منەوە سەربەرزیە کە ئەمڕۆ لێرە دانیشتوین، هاتوینێتە خزمەت بە ڕێزە. ئەڵبەتە
بەڕێزت کردەوەکانە ئیشەکانت لە ناو دنیای ئەدەبی و ناو کتێبخانەی کوردیە بۆ هەمیشە مێنێتەوە و بۆ ئێمە سەربەرزیە کە ئەمڕۆ هەموو دامەزراوەی کەرینی عەلەکە هەموو دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان لێرەین هەرچیمان پێ بکرێت لەسەر ڕاستپاردەی کاک دکتۆر کە هەمیشە ئەوەی دووپات کردوێتەوە کە ئاگامان لە بەڕێز بێ هەر شتێکی پێویست بێ لە خزمەتابین ئەوە دووپاتەکەینەوە کە لە خزمەتین درێغی ناکەین لەوەی ئەگەر شتێکمان لەدەست بێ بۆ بەڕێستی بکەین زۆر خۆشحاڵ بووین سوپاس بۆ میوانداریەکە و ئەمڕۆ لێرە شەرەفمەندین وەلا ئایندەشا لەسەر ڕاستپاردەی کاک دکتۆر حەتمەن ئەوە کتێبێکی بەڕێز لای ئێمەیە لە جەمال عیرفان ئەوە چاپەکەین و بۆ کۆڕ و سیمیناری هەرچیمان لەدەست بێت کۆڕێکی ڕێزلێنانی شایستە بۆ بەڕێزی سازەکەین.